أما بعد خواهی گەورە تاعات و عیبادەتان لێ قبول کە باسی هەندێ ئاکارەکەین ئەم ئاکارانە نابێ ئینسان بیکا بەرامبەر بە قورئان کەمە گوێتان بخەنە لای من. یەکەمیان یحرم مەد الرەجل ئیلەیه، قورئان دانرا نابێ پاڕوو بکەی لە قورئان، ئەمە حرامە. زۆر جار مسلمانان دێن دائنشن قورئانەکە لە پێشێتی پادرێژەکە، ئەوە حرامە نابێ. دووەمیان لا يتركه منشورا، ئەمە ئاوا نابێ جێبێلی، قورئان ئەبێ داخەی نابێ بەکراوە بێت. سێهەمیان قورئان نابێ بخرێتە ژێر سەر دانرێ، جاران کردیانە بەڵام نابێ چونکە قورئان ئەبێ لە شوێنی بەرزا دانرێ. خاڵێکی تر چوارەمیان نابێ لەژێر شان دەیتەوە، قورئان لا تابێ حالای سەرتا شانی بۆ ئەدەیتەوە، ئەمە دروست نییە. خاڵێکی تر لەوانەی لا یەکتب فیه شەی، ئەو قورئانە نابێ لە ناو چوارچەوەی قورئانە هیچی تیا بنووسی، بە هیچ شێوەیە نابێ. وشەی تری بۆ زیاو بکەی لەیلا لەولا هەیە لە حاشەکەی ئەنووسێ، ئەوش دروست نییە. ئیمانداران وریا بن. نابێ ئەفەرمێ مجاهید ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، نابێ هیچ شتێک لە ناویدا بێ شتی تر یعنی تێکەڵی بێ، چونکە دوای خەڵک بە شتێکی تر سێریەکە. و قورئان خاڵێکی ترمانەوەیە، قورئان نابێ وەرەقەی تری تێکەڵکەی و نابێ لەسەر زەوی داینەی قورئان، نابێ قورئان لەسەر زەوی داینەی. و ئەوەیە قورئان کە لەسەر زەوی داینەی و ئەمجا لە نزم داینەی، لەسەر زەوی داینەی و هەڵەودیم داینەی، ئەمانە هەمووی ڕووی جەنابتان نەبێ بێ ئەدەبیە بەرامبەر قورئان. و خاڵێکی تر وتیانە نابێ لەسەر ئەوەنە نزم بێ، لە شوێنی نزم نابێ داینێ، ئەبێ لەسەرەوە داینی. ساچیتە هەرچی دایرەیەک ڕئیسی وڵات لەکوێ دانرێ؟ لەسەرەوە. ئەکرێ قورئان لە خوارەوە دانەی؟ ناکرێ. نابێ کتاب بخەیتە بانی، لە ماڵا داد ناوە هەندێ کتابی تر قورئانەکە بخەیتە ژێر، کتابەکان بخەیتە بانی. ئەبێت تەواضعت بێ لەسەر قورئان. یەکێ داوای قورئانی لێ کرد ناوێ فڕی دەیبۆی، قورئان نابێ ئاوە هەڵگیرێ، ئەبێ بە حورمەتەوە هەڵگیرێ. ئیمانداران ئەمانە چونکە ئەبینی لەم زەمانەدا هەندێکێ زۆریمانش لەوێ نەزانین. ئیمانداران مەبەستمان ئەوەیە قورئان لە شوێنێکی پاکە بێ، و قورئان نابێ ئەسڵەوەیە بستوێ ناچاری نەبێ، ئەبێ دفن بکرێ. بەڵام ئەگە سووترانش ئەوە تەبیعیە بستوێ، قورئانێک ئەگە بە کەڵک نەیە حاڵەتێکی ئەوە بێ، و قورئانش ئەبێ لە شوێنێکی باش و چاکە دانرێ. خوای گەورە ڕەحمان لێ بکە، عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە.